بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان قسەکردن لەسەرەوەی کە بۆچی دامەزرادن یاخود هەلیکار لە نێو گەنجاندا لە هەرێمی کوردستاندا ماوەی چەندین ساڵە وەستاوە. دەزانین کە لە ساڵی 2014 بە ڕسمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دامەزراندن بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان یاخود بە هەموو شێوازێک دامەزراندن لە هەرێمی کوردستاندا وەستێنراوە، گەرچی ساڵانە هەزاران خوێندکار لە زانکۆ پەیمانگاکان تەواو دەکەن، بەڵام تاوەکو ئێستا دامەزراندن لە نێوان گەنجان و قوتابیاندا ئەنجام نەدراوە. دەزانین کە لێرە و لەوێ گلەی و گازندەی ئەوە دەکەن کە قوتابیان دانامەزرێن یاخود ئەو کەسانی کە زانکۆ پەیمانگاکان تەواو دەکەن هەلی کاریان بۆ ناڕەخسێت. بەشێکی زۆری لەو هاوڵاتیان یاخود ئەو گەنجانە هۆکارەکەی بۆ نەبوونی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێنەوە کە هیچ پلانێکی نییە بۆ دامەزراندن لە ماوەی چەندین ساڵدا نەیتوانیوە دامەزراندن بە شێوازێکی فەرمی ڕابگەنین. لە ساڵی 2014 بە پاساوی شەڕی داعش و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا دامەزراندن بە شێوازێکی ڕسمی ڕاگەیەنرا، بەڵام لە ئێستادا کە شەڕی داعش نەماوە هەروەها قەیرانی دارایی تا ڕادەیەک جێگیرەوە نرخی نەوت لە نرخێکی زۆر باشدایە کە ئەمەش کاریگەی دەبێت لەسەرەوەی کە بتوانێت دامەزراندن بۆ گەنجان بڕەخسێنێت، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە هیچ دامەزراندنێ بۆ گەنجان ڕابگەێنێت. دەچمە لای یەکەمی پەیوەندی کاک ئاوات لە سلێمانی. کاک ئاسڵای خوا لێبێ. سڵاوی خوا لەبێ کاکجان، سڵاو لەو بەڕێوەش کە پەیوەندەکەی بۆ گرتم، سڵاو لە هەموو لایەک، سڵاو لە کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام. عەزیزیت کاک ئاوات گیان، سەرنج و تێبینیت چییە لەسەر ئەو بابەتی ئەمڕۆ؟ لەسەر بابەتەکە تێبینیەکەم ئەوەیە ئەگەر دەرفەتم بەی هاوکارانی شەوەی کاک دانیالگیان، سوورەتێکەی حەزەکەم بیخوێنم پەیوەستە بە بابەتەکەەوە. بەڵێ برایگیان. خوای گەورە لە سوورەتێکا فەرمێ بسم الله الرحمن الرحيم والتين والزيتون وطور سنين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن التقويم ثم رددناهم إلى أسفل السافلين. بكل ذكي خوای گەورە مرۆڤی لەسەر جوانترین شێوە دروست کرد و خستی شێوە و شێوەی کە ئیتر پیر و فەکەوتە ئادێ، بەڵام حکومەتی هەرێم هەر بەگەنجی هەر بەلاوێتی گەنجەکانی ئەمێ خستە ناو چاڵەوە بەداخەوە، خستە ناو یعنی وای لێکردن خەڵک ئێستا وا لە خۆی بکات کە خۆی کوژێ، تووشی دەرمان بێ، تووشی ئەملاولا بێ، تووشی انحرافات بێ. ئەمە شتێکە هەموو کەسەی زانی ئەمە دوور لە دینەوە. لەبەر ئەمە هەلی کار لە وڵاتێکە ئاکرێت کە هۆکاری سەرێکی ئەمڕۆ حیزبەیەکە هەلی کار نیە تا بۆ گەنجان، بۆ گەنجان، بۆ لاوان، بۆ ئەوانەی کە ئەیانوێ ژیان بنیاد نێن. بەڵام بەداخەوە ئەمانە دژی دینن، دژی خوای گەورن، دژی پێغەمبەرانن. حتا خوای گەورە بە جوانترین شێوە مرۆڤی دروست کرد، بە زەمانە وایان لە مرۆڤ کرد دوو لە خۆی بکات، دوو لە ڕووی تۆ، دوو لە ڕووی جەماعەت، دوو لە ڕووی ئەوەی کە ئێستا گوێ لێ ئێمەیە. لەبەرەوە هەلی کار بۆ وڵاتێکە بێ کە حکومڕانیەکی عادل و شەفاف و دادگەریەکی دادپەروەرانە هەبێ لە وڵاتەکەیە، نەک بۆ پارتی وێچێتی کەسی یەک ساڵە خوێنی میلەت دەمژن، لەسەر خوێنی میلەت پارە پەیاکەن و دژی خوا وەساونەتەوە، دژی مرۆڤایەتی وەساونەتەوە. لەبەرەوە بە هیچ شێوەیەک هەلی کار دروست نابێت. کاک دانیالگیان، ئەمە بەشێکە لە تەوەرەکە. بەشەکەی دی ئەوەیە ئەگەر ڕێگام پێبەی. بەڵێ کاک ئاوات، بۆچی دەزانی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 بە فەرمی ڕاگەیاندووە کە دامەزراندن نییە بە هۆکاری کۆمەڵێک پاساو، بەڵام دەزانین کە لەو ساڵانەدا تاوەکو ئێستا سەدان ئەندامی خۆیان لە دەسەڵات دامەزراون بە بەڵگەوە کە زۆر جار لە نووسراوەکانیان دەنووسراوە فەرمانی نهێنی یاخود نووسراوی نهێنی. ئەمان بۆچی بۆ خۆیان ئەمە ڕێپێدراوە، بەڵام بۆچی گەنجانی وڵات ناتوان سوودمە من لە دامەزراندن؟ ڕەحمەت لە دایکە، ڕەحمەت لە باوکە، ڕەحمەت لە ژنەکە، ڕەحمەت لەو کەناڵەش خوا پارێزراوەکە بۆ ئەو ڕوونکردنەوەی کێسا بۆ دامەسا من وەڵامەکەی دێمەوە. ئەمانە حکومەتێکیان دامەزرانەوە، حکومەتەکە بۆ خۆیانە، لە غەیری خۆیان میلەتی هەژار بێبەشە لەو حکومەتە. کەواتە ئەوەی کە دامەزرێنن لە خۆیان نەبێ، کەواتە با بڵین ئیمارەتێکیان دامەزرانەوە بۆ خۆیانە،
بدرو جلساء لنا حكومة هريم ويما ذات فريين يما بو خلص كي كوشين تبرو حكومة بناي خويانا حكومة كي خويانا برلمان كي خويانا كذا يا رجال راسته برلمان كي خويانا حكومة كي خويانا وزير كاني خويانا اوي زيجي وان بوسيتو فرحك سبكا ياي خلص ياي كوجن لكوتاير فواو موتو بکات زولی ندارم. عزیز یمی که گوید جان. هیوای سفرازی و خوازم کردن جان. به هیوام همیشه نخوشیاری به دوام میدم برنامه. قربانم. زور سپاس بو که گوید لسلیمانو دست ملای پیوندی کی دیکا کاگ رشید ل هولیر وردگرم. کاگ رشید جان صلاحی خواد لبه. دیاره پیوندی کی کاگ رشید بسرا بلازن. وەک ئاماژەمان پێکرد لە ماوەی ساڵی 2014دا بە شێوازێکی فەرمی دامەزراندن وەستێنراوە حکوومەت ڕایگەیاندووە کە هیچ دامەزراندێک نییە بەڵام لێرە و لەوێ دەیبینین و لە چەند مانگی ڕابردووش دابینیمان لە 200 کەس دامەزران کە بە شێوازێکی نێنی بوو لەلایەن حکوومەتی کوردستان و لە زاخۆدووە کاکە لەسەر میلاکی وەزارەتی تەندروستی ئەمەش گلەیوگانزندەیەکی زۆری دەرچوە دامەزراوەکان یاخود ئەوانەی کە بە خۆبەخشی کار دەکەن کێشە گرفتیان ئەو بوو کە ئەوان بۆچی دانامەزرێت ئەم نادادیە بۆچی هەبێت لە هەرێمی کوردستان و حکوومەت بۆچی ئەم نادادیە بەرامبەر بە ئەوان ئەنجام دەدا دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەسەن کاک حەسەن لە کەلار کاک حەسەن یان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوای لێەوە و لە کارمەندانتان و لە تەلەڤیزیۆنەکەشتان عزیز یەمی کاک حەسەن گیان وەڵڵی قوربان ئەمە بۆچی هەلی کار زۆر کەمە لە هەرێمی کوردستان بەڵێ خۆی ئەم حکوومەتە دامەزریا یەکەم شت بە نەخوێنەواری دامەزریا چونکە بۆ قەڵەم نەو لە ڕاستیە ئەگەر بە خوێنەواری وایە و بە سیستەمێکی عەداڵەت وایە ئەوایە ئینسان ماڵی وا هەیە 10 نەفەری موچە خۆرە بەڵێ ماڵی وایش هەیە 10 نەفەرن موچەیەکیان نیە یعنی ئەمە چەندێ نادات پەروەریە لە بینی 10 کەس موچەیەکی نێ و لە ماڵێکی شا 7 کەس موچەیەکی یان کاک حەسەن بۆچی ئەم نادادیە هەبێت تاوەکو من ئەندامی حیزبەکەی خۆیان نەبم موچەم نادەن یاخود دانامەزرێم قوربانی سەرەوەم خۆی ئێمە ئەشوێ داوا بکەین لە خوای گەورە کە ئیسا نەوتەکایە و ئەیفرۆش بەڵێ ناقەسەم بخوا هەر دەسەکەنە باخەڵتا و چەندە کاسی بکەین نیوەی ون بخوێ ڕاست چونکە من زۆر تەجربەم کردم من کاتی خۆی ماڵم لە شوێنێک هاوبارم کردو بەتانێکی کۆنە ماوەڵ و بەتانێکی کۆنە 21 نەفەر ناوە 21 نەفەریەوە یانوو براکەم ئەمە ئەم پیاوە بەتانێکی کۆنەی ماڵی خۆی هاوڵ بێ ئەوی ناوەڵا ئەمە شوێ گومریکی بووە جایمە بۆ سپاسی خوانەکەی نەمنەوتە هەیە کاتێ نایێنێ خۆشمان بورن بە قورعان کاچی و کرا دەدنادەکە پێنجانەوە خۆزگە داهاتی نەوتەکەش لە خزمەت میلەت تا بووە بەڕاستی ئەوان ئەوەژە خۆن یارێ توێشە خۆن کاکە ئەی بەشی کێیە ئەو نەوتە زۆر ڕاست ئەو نەوتەی بەشی خۆمان نییە بەشێم خەڵکەی نێتیا زۆر ڕاستە بەڵێ زۆر سپاس بۆ کاک حەسەن لە کەلارەوە لەگەڵمانەوە و خوای گەورە بێوەیتانکە و سەرفرازی سەرفرازنیاڕ ئەزیێمن ئازان دەتوان لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت دەتوان پەیوەندیمان بۆیەوە بکەن یاخود لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە لاپەڕی فەرمی کەناڵی پێیان کۆمنتی خۆتان لەسەر ئەم بابەتە بنووسن دەچمە لای بەشە لە کۆمنتەکانی وی ئازیز کاک میکایل عومەر دەڵێت ناداتپەروەری بێسەروبەرەی ئەم حکوومەتە ئێمە کوابیری لای ئەوەیە دامەزراندن و هەلی کار ڕابگەێنێت ئیمان ئاباس دەڵێ هۆکاری سەرەکی ئەو دوو بنەماڵە دزوو جەردانن کە چاویان لە پارە و نانی منداڵانی هەتیوە هەروەها کاک تاهیر محەممەد دەڵێ حکوومەتی هەرێم لەبەر بازرگانیکردن ئاگای لە هاوڵاتیان نەماوە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا سڵای خوارد لەبێ سڵاوی خوا لە برای بەڕێز و لە بینەرەکانت لە سپاسی کەناڵەکەتان هەمیان عزیزی ئێمەی کاک پۆڵا گیان تەوەرەکەت گرنگە بەڵام دەبێت لە چەند لایەنێکەوە باسی بکەین خزمەتان کار هەیە لە کوردستان بەڵام هەڵی کار نییە چۆن وەڵامی بدەینەوە ئەوەی بە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بەداخەوە وەکو جەنابەت باست کرد دامەزراندن وەستاوە نزیکەی 8 ساڵە بەڵام
ساڵانە نزیکەی 7,000 لە فەرمانبەران خانەنشین دەکرێن لە هەموو فەرمانگاکان بە پێی پسپۆڕیان لە پەروەردە لە هەموو وەزارەتەکان. ئایا حکوومەتی هەرێم توانیەتی شوێنیان پڕ کاتەوە بە پێی پسپۆڕیان دەرسوەکان ئەوانەی نمرەی بەرزیان هێناوە و تەنانەت یەکەمەکانیش لە شوێنیان دامەزرێنی نەخێت چونکە پلانی نییە. خاڵێکی تر دەربارەی کەرتی گشتی بەڕێزم وەزارەتە تایبەتمەندیەکان، وەزارەتی کشت و کاڵ، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی پیشەسازی و زەتا دوایی دەبێت پرۆژەی هاوبەش بۆ گەنجان دابین بکرابایە، پرۆژەی هاوبەش گەنجەکان دەرسوەکان بە پێی پسپۆڕیان پشتیان هەبایە، تەنانەت لەوە وەبەرهێنانیش چونکە گەنجی بەتوانا و جێهاتوومان هەیە دڵسۆزن. خاڵێکی تریان ئەوەی پەیوەندی بە خاوەنکارەکانەوە هەیە، خاوەنکارگەکان. من بەبێ ترس و بەڕاستکاوانە نمونەی هەولێرت بۆ دێنمەوە. بەداخەوە پاش هاتنی داعش و شکستیان زۆربەی زۆریان ئەوانە ڕویان لە هەولێر کرد، بە تایبەتی لە کارگەکان ئامادەن بە 5,000 کار بکەن بە 10,000 چونکە ئەوانە هەڵاتون لەبەر باری ئەمری داعش بوون. بە دڵنیایی پێ دەڵێم زیاتر لەسەر نمونەیە خۆم دیومە لە کارگەکان کاریان پێ دەکرێت لەبەر ئەوەی خارگوان کارگەکان نیشتیمان پەروەر نین. حکوومەتی هەرێمیش ناساری نەکردوون کرێکاری خۆماڵی لە دێیان دابنێ باز لەسەر کارگەکان ئەگرێ. کاردانیان کاک پۆڵا دەکرێت ئەوانیش ئیش بکەن بەڵام پلانێکی وا هەبێ گەنجەکانی خۆشمان بێکار دەبن بەڕاستی. بەڵێ تا ماڵ هەبێ مزگەوت بەتاڵە. بەڵێ 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 نەک ئەوە کاگێدانیان تا ماڵ هەبێ مزگەوت بەتاڵە ئەو ئامادەیە بە 5,000 کار بکە چونکە هەڵاتووە شاری ئەمنی لەسەرە. خاوەن کارگەکانیشمان بەداخەوە زۆرینەیان هەستی نیشتیمان پەروەری کوردایەتی دڵسۆزی وەفاداری بۆ هاوزمان و هاونیشتیمانیان نییە. ئەو حاڵەتەمان بینیوە. نمونێ یەک شوێنت پێ دەڵێم بێباکم لە هەموو کەس ئەوانەی بەعاد شارۆچکەی بەعاد لە 1999یان داعش بوون. پاس ئەوەی فڕۆکەکانی هاوپەیمانان لە هەستی هەست دەستی بە بۆردومانی تیرۆرستان کرد ڕویان لە هەولێر کرد. ئەوانەی ئێستا خەڵکی بەعادن من گرێنتی دەدەمێت لە دەکەتیان ئەوتیان تیرۆرستن بەڵام ئامادەن بە نرخێکی کەم خۆیان شاردۆتەوە لە کارگەکان ئیشتیان پێ دەکەن. خاڵێکی تریش ڕاگەیانەکان دەبێ ئەو دڵسۆزی ئەوانە کار بکەن هەستی نیشتیمان پەروەری لە لای گەنجەکان ئامادە بن. بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵا ناکرێ مامۆستا بێ لە زانکۆ حکومیەکان لە هەمان کات مامۆستا بێ لە زانکۆ ئەهلیەکان. لە نەخۆشخانە تایبەتیەکان کارمەند بێ لە حکومیش کارمەند بێ. ئەندامی هێزی ناوەخۆیەتی و لە سکێرێتی ئەندامی یاری کۆمپانی ئەمنیەکان بێ. دەویستی بە ڕێخستنەوەی هەیە ڕێخستنەوەیەکی ورد و بە پێی ئاماری تەمەنەکان هەڵی کار بۆ ئەو گەنجانە بڕەخسێنرێ بە پێی ئەوەی کەوانە خاوەنی خێزانن منداڵیان هەیە بێکارن سەرەوەی پرۆژەی نیشتە دێبوون نایەنگرێتەوە کەواتە کار هەیە بەڵام هەڵی کار لە ڕەخساوە دووبارە. زۆر باشە کاک پۆڵەگیان هەرسەرکەوتوو بووی برای بڕێزم هەرسەرکەوتوو. عزیزی زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرەوە. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک محەممەد لە هەولێرە وەردەگرم. کاک محەممەدیان سڵای خوارد لێبێ. سلامی خوات لێبێ وسلامی خوا لە هەموو کۆمەڵ بێ. عەلەیکە سەلام وەڕەحمەت الله. کاتی خۆی سەڵات سێت أيضا عملك شرفك فمن لا يعمل لا شرف له. أما حتى اشتكي باش ولا يجرينا هو عليك كاردن شرفته أجر ليكي شرفيني أو شخصا مربوطة بعبادة شوا كاردن إذا أمانة لكار يعني هيش تقول شرف شاديش. راسته بداخل گەنجانێکی کی زور لەبەر نەبوونی خۆی ڕاستە قسەکە تەواوە یعنی شەرف بەکارەوە ئینسانەی کاری نەبوو شەرەفی کەمە بێتەوە بە شەرف بەڵام یعنی شەرفنەوەکە ئەیگرێ شەرمین ئەیگرێ ئەمانە خۆیان کارمەندانی خۆیان حیزبی خۆیان دائەمەزرێن خەڵکی تر دائەمەزرێنن. بەداخەوە یعنی ئەم نادادیە زیاتر دەبێتە هۆی تووڕەبوونی گەنجان ینی گەنجانێکی زۆر هەزاران گەنج ساڵان بۆتە کەرتی تایبەت بەڕێزم بۆتە کەرتی تایبەت هەموو شتێک بۆتە کەرتی تایبەت حزبی بۆتە کەرتی تایبەت کارگە بۆتە کەرتی تایبەت وەزارەتی پێشمەرگە بۆتە کەرتی تایبەت یعنی تۆ ئەگەر واسەیەکرد نەبێت لە کوردستان ناژی
کاک محەممەد لە کەرتی تایبەتی شایسە خەریکە بێتە واستە بێ بە واستەی حیزب و ئەم دەستێ لە کەرتی تایبەت شار واستەیە بەداخەوە ڕاست لە کەرتی تایبەت شار خۆیان واستەیە جا تۆ گەرە کەرتی تایبەت تە حیزبی کەواتە تۆ بە واستە تەعیین بووی ئیسا برێک بەڕێزە ئەمە تەواو نابێ ئەم وەزعە تەواو نابێ ئەم وەزعە دەبێت چارەسەرێکی بۆ بکرێ و ئەمە نابێ شتێکە وبنسى پێشمەرگەیەکە بۆ چەند ساڵە بریندارم کەس عیلاجم ناکە ئەگەر تەلەڤیزۆنێک بشێ لە ئەمریکاوە وەسای بۆ دێنن ئەندەزیانی بۆ دێنن بەڵام ئەگەر پێشمەرگەیەک بریندار بێ ئامادە نین دکتۆرێکی بۆ بێنن بەداخەوە ڕاست زۆر سپاس کاک محەممەد لە هەولێرە و دەچمە لای باوکی محەممەد لە ڕانیە باوکی محەممەد سڵای خوات لێبێت کاکە دانیارجان سڵای خۆی گەورە لێوی برایەکە سەلام و ڕەحمەتوڵڵا باوکی محەممەد تۆ باشیت سپاسی جەنابەت دەکەم سەرەتا حەز دەکەم لە تەندروستی جەنابەت بپرسم چوارشەمی ڕابردوو تۆزێک تەندروستی تێر چوو لە کاتی پێشکەشکرد باوکی محەممەدیان سپاس بەخوای گەور زۆر باشم ئەلحەمدولیلا زۆر باشم وڵای ئەم پەتایە بووتر تەسەوڕەکەم زۆربەی خێزانەکان لە نێو ماڵەکانیاندا ئەم پەتایە تۆزێ بڵاو بێتەوە گرنگە کە هەموو لایەکمان خۆمان پارێزی واگەداری خۆمان بین كفارة الذنوب إن شاء الله براكين عزيزي مني باوكي محمد أو بابة جرينجي أو رو جنابة خلق بجارديا دتوانم بڵێم 1985 کێشەکانی ناو کۆمەلگاش هۆکارەکەی لەو بێکاریەوە سەرچاوە دەگری ژن تەلاقدان لەو بێکاریەوە سەرچاوە دەگری خۆکوشتن لەو بێکاریەوە سەرچاوە دەگری کە ئابە و چەندین نەخۆشی دەرونی هەمووی لەو بێکاریەوە سەرچاوە دەگریتن کاکە دانیار لە ئێرانی مەسەلەیەکی ئاوا هەیە دەڵێ ئەگەر کەسێک ڕقم لێی بۆوە دەڵێ دوعای لێ بکە خوایە بێکار بی بە تەسەووری من کاکە دانیارجان عەقڵیەتی دەوڵەتداری هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە عەقڵیەتێکی دەوڵەتداری نییە هەرێمی کوردستان بەڕێوە بباتن بۆ نمونە و بە بەڵگا ئێمە 4 فەسلی ئاو هەمامان هەیە ئێمە دەشتمان هەیە ئێمە چیامان هەیە ئێمە سامانی سروشتیمان هەیە کە نەوتە یعنی لە هەرە گرنگەکانیان سەیری ئەو هەمووە عەواملانە بکە کەرەستە سازیانە بکە کە دەبێ ئەو وڵاتە ئاخر دەرەجە ئاوەدان بێ ئەو عەقڵیەتەی لە هەرێمی کوردستان حکومڕانی دەکا کاکە دانیارجان خۆی لە خۆیدا حکوومەتەکە مشەخۆرە و دەیەوێ کۆمەلگایەکی ئاواز دروست بکاتن مەجموعەیەک بکا بە خەڵکی حیزبی مەجموعەیەک بکا بە موسەخۆر و بندیوار و کاسەلێس و پیاوی حیزبی خەڵکەکەی دیکەش بەس سەیرانکەر بیتن یعنی وەی لێ بکا جا کاکە دانیار خۆی بابەتە چیتر هەیە ئەگەر ئەتوو بێت و مەسەڵەن ئەو دوو پیتەی سەرەتای تێکسی بەرنامەکە بگۆڕی کاردانەوەکانی بێکاری ئەدی باوەڕ بکە کاکە دانیار ئەوەی ئەمن ئاگام لێیە تەسیرێکی یەکجار زۆری لەسەر کەمبوونی هاوسەرگیری کردیە زۆر ڕاستە یەکجار زۆر بە تایبەتی گەنجێکە دانە مەزری هەلی کاری نەبێ نای ئامادە نییە هاوسەرگیری ئەنجامدا چۆن کرێخانووبدا چۆن ژیان بگۆزارێنێت بەڕاستی زۆر ڕاستانی بۆ تۆ ماوەیەوەی کە پرۆسی هاوسەرگیری دوام بکەوێت کاکە دانیارجان کات بودە برا بچوکی خۆت فەرموو ئێستا حالیان تەسیراتێکی یەکجار زۆری هێرە سەر خوشکە بە ڕێزەکانمان کە دەبێتە هۆکاری ئەوەی ینی جیلێکی تەمەەن قەیرە دروست بیکن گەنجەکانمان لەوانەیە بۆی دەرپەڕین لەبوو ئەوروپا و دەرەوە هەندەران لەوانەیە ژمارە خۆی نەجات بداتن کاکە دانیار من بەڕاستی قەت حەز ناکەم لەسەر هیچ بەرنامەیەک و تێکستێک کە جەنابەت یا هەر بەرنامەیەکی هاوشەوەی جەنابەت کە ڕای خەڵک بی حەز ناکەم بە شۆڤێنیانە و بە تەعەسوبی نەتەوەییانە قسە بکەم حەزم لێ دائیمەن یەکەمینیان وەکو مرۆڤ دۆستی ئەوجە وەکو ئینسانێکی موسڵمان ڕای خۆم بڵێم ئەو کەسانەی کەوا قسە لەسەر ئەوە دەکەن هەندێک خەڵک هەیە لێ قەوماوە کاکە دانیار لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتووە لێرکانە ئیشێ دەکاتن بەڕاستی من وا تەسەوور دەکەم ئەوانە ڕادەی ئیتڵاعات و مطالعەکردنی خوێندەواریەکانیان لە ئاسێکی نزمە لەنا تۆوەرە بە عەینی شت مقابل کاکە با ئێمە سەیری ئەو کوردانەکەین کە دەچێتە ئەو ئەوروپایە
ئیش دەکاتن بە هەرزانتر دەبێ خەڵکی ئەوروپاش ئاوا لوت بەرز و نەفس بەرز بێ ئاوا بەو کوردە خێر لە خۆ نەدیوە بڵێتن نابێ کاکە دانیار خەڵک هەیە لەو ناوچەی ئەوە با بڵێن کێشە لەسەرەکان هاتۆتە ئێروکانە خەڵکی من دەیناسم بە 50 دۆنم بە 100 دۆنم عەرزی جێهێشووە زۆر لە ئێمە خانەدانتر و دەوڵەمەندتر و ئەوەترە بەڵام وەزعی ئەوڕۆی بینی عێراق و هەرێمی کوردستان ئاوا هاتووە لە کولانەیە کەوتووە لە هەولێر باوەڕ بکە عارەبانە ڕادەکێشیتن یەک ماڵی یەک گەنجیانەیە پیرەمێردێک و اختیارێک و سوار خوشی هەیە کاکە ئەو نەوعانە گوناحە ئاوا نوێنا بکرێن لەوانەیە خەڵکی خراپی تێدابی بەڵام کاکە هەمووشی خراپ نییە باوەڕم پێ بکە کاکە دانیار بزەبت 3 ڕۆژ پێشێستا قسەم لەگەر برادەرێک کرد لە ئەوروپا گوتی ئێستا من لێر و کرد لە ئەڵمانیاش بالتەحدید وتی دەتوانم مانگانە بەس لە کەمپەکە بێمە دەرێ کارتی ئیشم دەدەنێ مانجێ بە 3000 یورۆ ئیشێ دەکەم باشە ئەڵمانیایەک حتا گازی هەموو شتێکی ئەوە هاوردەیە دەیکاتن تەنها خاکەکەیانەیە لەگەر مەعامل واتە ئەوانە تەنها زیاتر کشتتوکالیشانەیە برێویان بە بابەتی پیشەسازیەوەدایە باشە بۆ عەقڵێکی وا لە هەرێمی کوردستان بیر ناکاتەوە تەنها مەعامل بێنێ لە ڕزبەنات بینەران چەندین جار ئەو اختراعانەیان کردیە کاکە وەرن 500 سەر گابێ ئەوە مانگا بێنن چێ بێنن بزن بێنن بابەتی زۆر باشە باوکی محەممەد بە دەرفەت بینە برادرانی دیکەش لەسەر هێڵن پەیوەندیەکانی ئەوانی وەش بگرین زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم کاک عەبدوڕەحمان گیان سڵای خوات لێبێت سلام الله عليكم كاكا جان جنابة بيسران وكادريش عليك السلام ورحمة الله أستاذ دانيال مقولك هي دلي اهتم بسمعتك لأنها تعيش أكثر منك واعتبايخ بشهرون أو بانجي خود بدأت شمك لدوايتو أو دجي هر مروفك كدنياي جهش سمعكي لدواي خوي بزيد مني أوش ميجو خزاران بلغيتو ماركرد يا أستاذ جاء من زبري لسر نارهم استعراض السلبيات كاري همومانا بس تيجناك تنشي زورمان لجاتي زورمان دوان يعني لحد درجوا بس أمن ترشارك لسراقاي من لدكم سراقا لهر 4 بارسي كردستان بهر 410,000 كيلومتر كي بهر 15 مليون كي أري دولي اسكندنافي لكاتي خور قبيلي فايكينغ مروف خور نبو مرۆڤیان دەخوارد ئوستاد ئێستا لەو پەڕی شارستانیەت و پێشکەوتنن بە قسە پێشکەوتنیان بەکردەوە تو سەیری کە تاریخەکەیە پێی دەڵێن 100 شخصية و شخصية کەسایەتی 100 شخصية و شخصية واحدة سەیری ئەو کتابەی کە 100 شخصية کاریگەریان لەسەر کوڕەی ئەرضی بوو ئێمە کەی 2 شخصيەتی وامان لێ هەڵدەکەوی کەمێک لە 2 3 4 بەڕێژەی لە 2 3 4 بەڕێژەی لەسەدی کاریگەریمان لەسەر خۆمان هەبی نەک لەسەر کوڕەی ئەرضی ئوستادی بەڕێو ئەمن جێ دەدەمە هەموو بەرنامەکان متابعەش دەکەم ئەوەندەی قسە دەکرێت عشر معشاری ئەوەندەی کردەوەیان نییە بەیانیش هەر بەیانیش کە ئینتیخابات دەستی پێ کرد سەیری کە شانشانانێ سەیری کە پاڵپاڵانێ و ململانێ دەگاتە چ ڕادەیەک هەر کەسە و دەنجی بەو کەسەی دەدات كهواداريتي أدي أو هم قصانا لك لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون خطاكي أو مسألة إنجليزية تطبقنا be yourself بيتر والسلام عليكم زور سپاس بو كاك عبدالرحمن لهولير مام جوهر وردقرم لكوي مام جوهر يان صلاحي خواد لبي صلاحي خواد لهم خلصي كردستان ومسلمان عليك السلام ورحمة الله والله من درهم أنا بواقع قصة كان لكم خدمتها أو دسالاتات زاشي تركن سواكري بغدايا عن طريق كردستان بلام آية خلشي استيماني خلشي كركوك خولي يردوك بادينا بتميتن أو بعسكرة ترك داجير الدكا إسا ترسي إيران وبغداي لسر نبي تركيا دينين لها مساركاني كردستان بلاي دكاتو بناي فككي أويا خلق برسيات تساوي دريا خلق نبونات تساوي دريا خلق بي او بكهرباء حصحري تساوي دري او ملة خوي هوا خوي عزي لو وضعيا
500,000 چەکدار هەیە برێت 500,000 مێرودا بەرامبەر 1 لیتر قیمەتیان نییە. خەتای چێە؟ خەتای ئەو دەسەڵاتەیە. باشە لو ئەندا پەرلەمانەکان واز دەکەن لە پەرلەمانیان دەبا بێنە دەرەگە درۆی ناکەن با بێنە دەرێ ئەوانەی لە بەغدایان با بێنەوە بادا و خۆ پێشەدا بکە لەبە دەمی ساحەی تەحریر ئێستاوە چ لە بەغدای لەپارێتەوە جا دەرێم نەڵێی کوردم بڵێ جاشن جاشی تورکم هەر ئەمە پیشە و کارمە دژی کوردان ڕەفتارمە چم پێ بکری ئەوها دەکەم دژی میلەت ڕەفتار دەکەم من پیاوەکەی ئوردوغانم تورکستانە دڵی جانم من نامەوێ دەوڵەت هەبێ پەرلەمان چێ با هەر نەبێ بەس خۆم هەبم با کورد نەبێ کوردستان چێ ناوی هەبێ ئەوە بەرنامە یەکێتی پارتیە ئەوە بەرنامە حیزب درۆزەکانی دیکەسە کە لە کوردستان خۆیان مات کردێ و بە لێرسا و دۆلاریانەیە و قەسم و قەمەرە و ژندێن و شەفاعەت دەکەن و ئاگاشیان لە قەچی کوردستان نییە حاسعادی چاوەڕیان نییە بێن شار بەشار بدان و بەچەی خەڵک چۆلە ئافرەتی وادێ لە تاخانەیەکانی کوێستوالێ دەکا مردن و سەرسۆری لۆسەکردەکان باسە نەگو ئافرەتە بێ لە تاخانەکان ساڵێکدا خەستەخانە دەرمانی تێدانێ عیبە لۆ دکتۆرەکان وازانێت فەرموو بایکۆت بکەن فەرموو یەکداری بەنزین مەکرن گێلەم بەنزین مەکرن لیان قبول مەکەن وەنە سەردادێ ڕاپەڕینی سەرتاسەری با 2000 کردو زۆر سپاس بۆ مامجەوهەر لە کۆیەوە لەگەڵمانە بوو ڕێگەم بدە یەک تۆپی ئێرانێ بە هەولێرە بکەی هەرچی بەرپرسە نامینە بە سلێمانی بکەی هەرچی بەرپرسە نامینە هەموو خەتای ئەمریکایە ئەمریکا نۆگوت نۆ ئەن کوردیش نۆ ئەن برادر کوردی برادر پیوکە بێدەرکار تاالبانی بارزانانی ئەنوەر ئەن دۆلار ئەن فتوەر ئەمریکا جۆ بایدن گدیش جۆنکی مامجەوەرگەمە دەرفەت بین بەوانی دیکەش زۆر سپاس بۆ مامجەوهەر لە کۆی و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک دیاری وەردەگرم لە سلێمانی کاک دیاری گیانسڵای خۆت لەبێ باشی مامۆستاجیان هەردوو چاوم زۆر سپاس بۆ خۆت و بۆ ستافەکەت و بۆ یەک بەیەکمان عزیزی ئەمەیت زۆر سپاسانەکەم بۆ هەموو پێیان بۆ هەموویان بەکانەکان کاکە گیان یەک هەڕافتانەوێت بە پێ ساڵین بێ بازار گیان بە باشی گوێم لە دەنگ نییە ئەڵێم کاکەجیان هەلی کار کەدان نییە ئەڵێ نییە ئەڵێن ئیتر بۆچی هەلی کار نییە ئەگەر ئەڵێ من بە 500,000 دێم کاکەجان لە ئیسیدیۆکەی ئێوە نەجگەرە کۆکەموانێ من حاکەموانێ یەک بە یەک بە 500,000 باشە ئەمە نییە بۆچی نییە هەلی کار بۆچی نییە کاکەجیان ئەمانە لە کونی شاخەوانێ هاتنن ئەمانە هیچ ئومێدەک نییە بە ئەمانە کاکەجیان کاتان لە یەکەم بەس بەرنامەیان لەسەردانێ تێگەی ئەمانە ئەبێ بڕوخێن ئەبێ بڕۆن ئەبێ ڕاکەن ئەمانە ئەبێ هەر هەمویان یەک بەیەک دیان سووتێنی ئینا قەت نابنەوانێ زۆر باشە کاک دیاری ئێمەژەم زۆرە بەرنامانەمان کە ئامادەی دەکەین و ئێوەی ئازیزیش کە سەرنج و تێبینیتان لەسەر کۆ سەرمبڕۆوەتانێ ئەزای چۆنە دوو بەسەڵاتی دز دوو بەسەڵاتی دز دوو بەسەڵاتی کە زۆر دز و خوێڕ و کە مافیا چه هەلێکیان بەداخەوە ڕاستە لە کام هەلیکاران و کادیرانی خۆیان لەوانەیە هەبێت بەڵام بۆ خەڵکی هەلانی خۆیان هەیە زۆر چەورە ڕاست دەکەی وایە زۆر جوانە بەس کاکەجیان ئەمانە لە شاخەواتون ئەمانە ئەبێ ڕاونیانێن نەوانی بۆ شاخ یا ڕاونیانێن بۆ دینی وڵات ئەمانە ئەبێ بڕۆن لە وڵاتیان نابێ بمێنن ئەمانە کاکەجیانە دوو کەمپیارن ڕێک خوێنەکەی ئەم میلەتیان خوازین کە دوو تاویتر زۆر باشە زۆر سپاس بۆ کاکدیاری لە سلێمانیەوە زۆر سپاس بۆ تۆ مامۆستاجیان بەڵازان خۆشەویستان پێچەوانی هەموو هاوکێشە ژمێریاریەکان ینی ساڵانی ڕابردووتر و ساڵی پاریش حکوومەت ڕایگەیاند کە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران پێویستی بە 850 ملیارد دینارە لە ئێستادا ئەو بڕۆپارەیە زیادی کردو دەڵێ پێویستمان بەم 930 ملیارد دینارە لە کاتێکدا کە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیراوە دامەزراندن نییە چاکسازی کراوە بە حسابی خۆیان لە نێو موچە و لە نێو حکوومەتەکەیانە بەوەی کە دوو موچەڵ نەهێڵراوە بەشێکی زۆر لە فەرمانبەران خانەنشین بوون لەگەڵ هەموو ئەم شتانەدا پێویستە ئەو بڕێی کە بۆ موچە لە ساڵانی داهاتووتردا ساڵانی ڕابردووتردا دیاری کرابوو کە 850 ملیارە دەبووایە
وایە کەم بکرایێتەوە بەڵام خێرە ئێستا ئەو بڕەپارەیە زیادی کردو لەگەڵ هەموو ئەو شتانەی کە بۆ حکوومەت و ئەو بڕەپارە زۆرەی کە بۆ حکوومەت گەڕاوەتەوە ئێستا پارەی دابینکردنی موچە پێویستی بە 930 میلیارد دینار ینی ئەم 8 میلیارد دینارە لەکوێ هات ئەگەر دامەزراندنی نهێنی نەبێت لە ژێر یاخود بە شێوازێکی لە شێوازەکان ناشەفافی هەبێت لە نێو داهات و لە نێو موچەدا و گەندەڵێک بوونی هەبێت لە نێو موچە و ئەم حکوومەت و حکومڕانیەدا دەچمە لای پەیوەندێکی دیکە کاکسەیوان لە هەولێر وەردەگرم کاکسەیوان گیان سڵای خوارد لێبێ سەر هەردوو چاوەکانم بەقوربان سپاسەکەم هەمووسەجان تەمانەوە هەمومان زانینەوە دوو دزی گەورەنەوەنەوە شتەکە دیارە بەس ئەو هەموو حیزبە ئەوانەی تر کە خۆیان داوەتە پاڵی ئەوان لەوان جسترن ئەوان تر ئەوانیش مامۆسەجان ڕاستە یعنی ئێستاکانە بڕێ حیزبتر هەیە هەر عایدی ئەشەوبیلان لە کاتی هەڵبژاردنیشا خۆیان پیا و باشەکەن یەنە پێشەوە یعنی هەمووی دزە و هەر ئەوان نین ڕاستە ئەوان دزن بەس لەوان خراپتریش هەیە یعنی ئێستا بەیانی هەڵبژاردنە دێن ئەڵێن ئێمە واین و ئێمە واین و ئێمە واین و ئەی ئێستاکانە بۆ نایەنە دەرەوە لە پەرلەمان زۆر سپاس مامۆستەگەر زۆر سپاس بۆ کاکسەیوان لە هەولێر و لەگەڵمانەوە بەڵازان خۆشەویستان لەگەڵ هەموو ئەم کێشە و گرفتانی کە بوونی هەیە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا ڕۆڵ و کاریگەریەکی هەبوو هەرچەنە لە چاو ئەو چاڕوانیەی هاوڵاتیاندا نەبوو بەڵام لێرە لەوێ کاریگەریەکی باشیان هەبوو لە دیاریکردنی کۆمەڵێک مەلەفی گەندەڵی و ناشەفافی لە داهاتی هەرێمی کوردستاندا کە زۆر جار بەهۆی کاریگەری پەرلەمانتارەکانەوە ئەو پەرلەمانتارانی کە دەنگی دلێریان هەیە لە پەرلەماندا و هەمیشە و بەردەوام کاریان لەسەر شەفافەتی داهاتی نەوت کردووە توانیویانە کە پەنجە بخەنە سەر ئەو کێشە و گرفتانە یاخود بە دیاریکراوی باز لە گەندەڵێ گەورەکانی ئەم حکوومەت و ئەم حکومڕانیە بکەن بۆ میلەتی کوردوە لەگەڵیشی داگرنگە میلەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان هەرێمی کوردستان هۆشیاری ئەویان هەبێت کە چی دیکە نادادی قبول نەکەن ینی بچووکترین شت بێ لە وڵاتە پێشکەوتوەکاندا هاوڵاتیان دێنە سەر شەقام و ناڕازی دەردەبرن بەرامبەر بەوەی کە نادادیان بەرامبەر کراوە یاخود ستەمێکیان بەرامبەر کراوە لەگەڵ ئەم هەموو زوڵم و ستەمەی کە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت لە گرانبوونی شمەک و کاڵاکان لە بازاڕەکاندا لە دواکەوتنی موچە ئەمڕۆ بەشێکی زۆر لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ و پەیمانگەکان گرتبوونەتەوە بۆ ئەوەی موچەی مانگی 6یان وەربگرنەوە تا نزیک دەبینەوە لە مانگی هێشتا موچەی مانگی 6یان وەرنەگرتووە ئەمڕۆ هەردوو بارەگرتبوونەوە خۆپشاندان بوو کە مامۆستایانی وانەبێژ نزیکەی 20,000 مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستاندا هەن تاوەکو ئێستا دانەمەزراون ئەوان ئەمڕۆ باز لەوە دەکەن کە هیچ ئەوە چەندین مانگە شایستە دارایەکانی خۆیان وەرنەگرتووە ئەوان ئەمڕۆ داوای ئەویان دەکرد کە دامەزراندنیان بۆ بکرێت ئەگەر بە هەمیشەیش نەبێت بکرێنە گرێبەست کە دەزانین نەبوونی ئەم مامۆستایان وانەبێژە کلێنێکی گەورە دروست دەکات لە نێو قوتابخانەکاندا کە ئەوان ئەمڕۆژ هەڕەشەی ئەویان دەکرد کە ئەگەر چارەسەری کێشە و گرفتەکانیان نەکرێت دەتوانن وا بکەن کە پرۆسی خوێندن لە ساڵی نوێدا پەکی بکەوێت و دووچاری کێشە و گرفت دەبێتەوە لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا نزیکەی 40,000 فەرمانبەر لە نێو دام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستاندا خانەنشین بوون کە حکوومەت هەرێمی کوردستان دەیتوانی پلانێکی وادا بڕژێت دوای ئەوەی ئەو کەسانە خانەنشین بوون کە خۆشی کێش و گرفتێکی زۆری هەیە لەگەڵ فەرمانبەراندا و نەبوونی فەرمانبەر لە نێو دام و دەستگاکاندا کێشە و گرفتێکی زۆری بۆ خودی حکوومەت و بۆ هاوڵاتیانیش دروست کردووە لەلایەک خانەنشین لەلایەک مۆڵەتی فەرمانبەران لەلایەکی زۆرەوە کە بەشێکی زۆر لە موچە خۆران یاخود فەرمانبەران وازیان لە کارەکان هێنا و ڕۆیان کردوتە دەرەوەی وڵات کە ئەمەش دەکرا ئەو کەسانی یاخود ئەو قوتابیانی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن دابمەزرێن لە نێو جێگرەوەی ئەو فەرمانبەرانی کە وازیان هێنا یاخود ئەو فەرمانبەرانی کە خانەنشین کراون ساڵانە نزیک بە 6,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستاندا خانەنشین دەکرێت بەداخەوە نەتوانراوە پلانێکی وا جێبەجێ بکرێت کە دامەزراندن هەبێت لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا کە هیچ پاسایەک نییە بۆ دامەزراندن ئەگەر ساڵانی ڕابردووتر لە ساڵی 2014 و 15 ئەو ساڵانەدا پاسایی بوونی شەڕی داعش هەبوو بێت یاخود پاساوی قەیرانی دارایی هەبوو بێت لە هەرێمی کوردستاندا ئێستا ئەو پاساوانش بوون نییە بەڵام حکوومەت هەرێمی کوردستان هیچ دامەزراندنێک ڕا ناگەێنێت گەرچی لێرە و لەوێ بە شێوازێکی حیزبی یاخود بە شێوازێکی نهێنی دامەزراندن ڕدەگەێنێت بەڵام بە زۆرینەوە یاخود بە شێوازێکی فەرمی بۆ دەرچوانی زانکۆی پەیمانگاکان هیچ دامەزراندنێک بوونی نیە دەچمە لای پەیوەندێکی دیکە
کاک پشدەر وەردەگرم لە حاجیەوە. کاک پشدەرگیان سڵای خوارد لێبێ. سەر هەردوو چاوم کاک پشدەرگیان عەلەیکە سەلام. سەلامی خوا لە خۆت و لەم کارمەندانی پێیانبێ ئینشاءالله. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک پشدەرگیان. بارەکەڵا. وەڵام مامۆستا بۆ تەوەری بەرنامەکەت من دەڵێم بۆیە هەلیکار لە وڵاتەکەمە لەبەرەوەی دز زۆرە. مامۆستا چەند ساڵ لەمە پێش باوم دەیگوت قەنەعەتکە ئێمە چەکداریمانە دەمام چەکداری عەیبە، چەکداری ناکەین، ئیش کشتکاڵی خۆمان دەکەین. بەڵام ئەو حکومەتە وای لە خەڵکی کرد ئیدی کار و کاسبی نێشت. این دەردوایی خەڵکیان خەڵک چەکداری بکات چەکدارەکەشی نێشت. ئێستاکان نەدامەزاندنێ نەیست. لە دەبووی لە وڵاتی ئێمەدا کار و کاسبی ئەوەنە زۆر بێت، دامەزان ئەوەنە زۆر بێ نەبێتەوە. لەبەرەوەی هەرچی گەنجە ڕۆی بۆ خارج. تەماشاکە هەموو گەنجە چوو بۆ خارج. ئیکات کار و کاسبی بۆ نییە، ئەدامەزاندن بۆ نییە لە کاردا هەموو گەنجە ڕۆشتووە. باش ئەو هەموو بندیوارە هەیە لە وڵات ناو دوو حیزبانەیە ئەو بندیوارە هەیە مەعاشە. ئەی باشە بۆ بندیوارەکان لا نابن؟ خۆشان زان گەندەڵێ، بەڵام نازان بۆچی لای نابن. بەڕاست ئەو وڵاتە ئەوەنە دزیتیان زیادە سوپاسی زۆر کەم پێدایە. بەداخەو خەڵکانێک زۆر لە وڵاتی ئێمەڕۆن کارێکە هەر کەسێک بێتە حکومەی وڵاتەکان لەوان باشتر نابێ. وەڵا ئەو قسەی ئەسڵا وان نییە. لەبەرەوەی ئێمە ئەوە 30 ساڵ زیاترێ دوو بنە ماڵە حکوممان دەکەن کە پڕەتی لە دزی فەسادی بۆیە ئەو قسەیە دەکەن خەڵک بەداخەوە. زۆر ڕاستە. زۆر سپاس بۆ کاک پشدەر لە حاجیە. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاگاسۆ وەردەگرم لە چەمچەماڵ. کاگاسۆ یان سڵای خوارد لێبێ. سڵای خوا لە جەناب مامۆستا گیان لە تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام و بینەرەکانیشتانی. عەلەیکە سەلام سەر هەردوو چاوەکانم. چاوت ماچەکە مامۆستا گیان. وەڵا حرمەتم بۆ جەنابی مامۆستا مەحموود لێرەوە چاوی ماچەکە مامۆستا مەحموود کەرکووچیش. عەزیزی ئێمە مامۆستا گیان من پێم خۆشە برای بەڕێزی، من پێم خۆشە شتێک بڵێم چۆنەڵی دوور لە تەوەرەکەتان دەستخۆشی لە کاک سۆران عومەرەکەم تاکە پەرلەمانێک وەکو مەردانە کوردانە وێنەی ئەو دادەی برد لێ پیشانی ئەوەندە پەرلەمانتارە و دنیای دەرەوە و تەواوی ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکانی عێراق بینیان بەس بە سۆران عومەر کراوە. کاگەسۆ زۆر جار لێرە هەر لەم بەرنامەمەوە گلێوگازندەیەکی زۆر لە کۆمەڵی دادگەری و لە پەرلەمانتارەکانی دەکرێت بۆی کە هیچ هەڵوێستێکیان نییە. بکەن وڵای ڕاستەکەی ئەوانەی کە گلەی لە پەرلەمانتارەکانی کۆمەڵەکەن چاویان بەو خێرخوازی دەستگای بەخشین و کاری خێرخوازیانەی پەرلەمانتارەکانی کۆمەڵە هەڵ نایە. بە مامۆستا گیان ئەوە دڵنیا بە ئەوانە کەسانێکن پرسیاریان لێ بکە مایکەکەی ئێوە بەری دەبەردەستێەوە پرسیاری لێ بکە بڵێت تۆ خوا ناسیڵێ ئەوە خوا ناسی نیە ئەوە دووفاقیەکە. ئاگادار بنەوانی کە دەنگتان داوە بە کەسێک کە خوا ناناسیە نادوزانە بۆ خۆی من زدی نادوزانە بۆ بەغا چاوەڕێەوەن ئەوە دیفاعتان لێ بکە بیخولێنەوە بۆ خۆتان بە کوردنی خۆمان خزمەتم بۆ بینەرەکانتان. بەڵام پێی بە پەرلەمانتارەکەی کۆمەڵ ئەم قسانە ئەمە کۆمەڵە خەڵکێکن وەڵاهی ئەگەر حەق بناسن و ئەگەر ئینسانیەت دەستیانیان نادێ وەڵاهی قسە بە پەرلەمانتاریوە نانێت. پەرلەمانتارێکان لە پەرلەمانی کوردستانە دەرکرا لەسەرەوەی لەسەر ئەوەی ئێستا لە بەغدایە ئەوها حەقێش بۆها دیفاعی لە مافی من و کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی چەوساوە کرد دەرکرا زۆریەکیان ئێستا لە بەغدا یاچی ئەو وێنەیە بە 50 پەرلەمانتار پەرلەمانتاری تر و دەنگتری و سەرێکمانەیە حەو پەرلەمانتارمانەیە بە هەمویانەوە نی سۆران عومەریان پێ نەکرا. باشە بۆچی ئێستا خۆ حزب هەیە 30 پەرلەمانتاری هەیە، حزب هەیە 10 پەرلەمانتاری هەیە کە ئەو دوو کۆمپانیا بەڕێزەی کەم کوردستانە بەڕێوا بن. ئای بۆ داکۆچیان لە 130 خوێنی هاوڵاتی نەکرد کە تێ دوایی سەرۆکی هەرێم و بۆمە کارێک ئینسانیە ڕەخنەی ناگرم بەڵام ڕەخنە لەوەیە گرم تێ هاوڵاتیشی عەرەب ڕاستە وەکو ئینسانیەت خەینا وەکو مسلمان هەمومان پێمان ناخۆش بوو کارەسات ڕاست ئەوانە مامۆستا گیان بەڵام ئەی بۆ ئەم داماوە نقستان بوو ئەی بۆ لە دۆڵی شەهیدان کتابێکی کرد هەلا هەلایتر عایلەیەکی 7 نەفەری سیات و بۆ جێگری سەرۆکی حکومەت خۆی لێنەشان نەنار بۆ ما ئەو عایلەیە بۆ وەزیری تەندروستی پیان بڵێ گۆرە دەقی ڕستی خوالیان خۆش بێتە نێمە خواز ناناسی باشە باش خۆ تۆ یعنی ئەمە لە پای چی ئەم دوانە هێنە پایەکەوە سۆران عومەرێک بەتەنیایە ئەوەی پێی ئەکرێ ئەیکا ئەو پەرلەمانتارەکانی ترتان لێرە لە سەیری کاک عومەر کە سەیری دادەکان کە هەر هەمیان وەڵی نازانم یعنی بێویژدانی خەڵک ئەگەر ئەوە بکە دێی کۆمەڵە خەڵک هەستاوە دەنگی بە کۆمەڵە خەڵک داوە دووبارە لە حیز بێترەوە عادەتە حیز بێترەوە ئێستا بە ناوی حیز بێترەوە ئەڵێم کات خۆی لەو حیزدا هیچ من ئاسڵا ناسڵێت ئەم حیزب ناکەم ئیستا هاتۆ دەنگی بەوە داوە
کابرا خزم خزمێنەی کردووە عایلەکەی خۆیان لێرە پەرلەمانتارە لە کوردستان لێرەش پەرلەمانتارە لە بەغا هی ئەمانەکەی برا لەم بێ ویژدانی بێ ئینسانی و یعنی ویژدان چییە نازانم خەڵک وەڵای ئەگەر ئیمانیش نەبێ حەق وایە ویژدانی هەبێ تۆ دێی ئەم پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی و ئەم پەرلەمانتارانەکەی تێکستادێتەوە کە هەمووشیان نیشانەی پرسیارە لەسەرە یەکی بە 5,000 دەنگ بوونە بە پەرلەمانتار نازانی چۆن هایی بوونە بە پەرلەمانتار کوێیان تا بە پەرلەمانتار شتیش بۆچی ئەەکەن کام حیزب دەستی لە پشتیانەوەیە چیە دەستیگا بە پشتی کامیانە تۆتی تۆ بڕۆ پەرلەمانتاری خەمت نەبێ ئەگەر نا خۆپشاندانکەی سەرۆشی حیزب بڵێ خۆپشاندانەکەم بای حەفلەیەکی کابراکی دەوڵەمەندی بۆ کۆ نەبێتەوە لە ناو سلێمانیا پشت من دەنگی دووەمم لە ناو چاویلانە بینیمان لە عەفو لە پارکی ئازادیە خۆپشاندانێکی کرد فەقەت حەفلەیە کاکە تۆ گەر خاوەنیەوە هەموو کورسێکی خۆتەی لێی بۆ خەڵکت بۆ کۆ نابێتەوە ئەگەر تۆ دروستکراو نی داماوینە ئێمە لە خەڵک ئاوایەک مامۆستا حرمەتم بۆ بینەران بەڵام خەڵک دێ بەس بە چاو سەیرەکە باش کاکە بۆ فکرت ناکەیتەوە بۆ فکرت ناکەێت دەنیە بەشێکی هیچ نەبێت خیانەتت پێ نەکات هیچ نەبێت دەشپات بێت دەمپات بێت داوێنپات بێت لەسەر حسابی تۆ شایەتێکت پێدەنتێن ئەم حیزبانە پەنجەی شایەتمانش پێمۆرەکەن بە یەکجاری بۆی کە دەنگی کە خوا ناکە خوا نەکە تۆ پەنجەی شایەتمان پێمۆرەکەن ئەی بۆ نای کابرایە خۆش دێت بنێری هیچ نەبێت کابرایەکی مسڵمان بێت داوێنپات بێت دەمپات بێت دەستپات بێت بە ئەخلاق بێت فەرموو ئەوەی کە بینەری تەلەڤیزیۆنەکەی لێوەیە با ببینێ چەند خانوتان کردووە چەند کاتە خۆ بۆ نابێتن کەریا و برا وەڵی ئەگەر وەکو ریایی نەبێت لە سەمسەماڵەکەی ئەمە چەند پیاوە پێڵەن پێم خۆشنایی بنێم چەند شتی دروست کردوێ لە سەمسەماڵە دەستەنی لێت بینایەکداوە بۆ حکومەتی دروست کردێ بۆ نابێتن تەنکەر ئایا پرسیێنی تو تەلەڤیزیۆنە ڕیکلامت بۆ بکە کاتە وەرم بزانە مزگەوت دروست کراوە سەوارەکە بزانم چێ دروست کردوێ لە سەمسەما پێم خۆشنە ناوبێنم چکە کابرا بۆ خوا کردێت مزگەوت چی دروست کردووە بەڵام یعنی پێ خەڵک ئەمانە مەبەستم چییە کۆمەڵە شت یعنی نابینێ شتێکی زۆر بکە بە خەڵکێکی توجار کراوە کە بە خەڵ ئەو نای خۆیاوە حیزبێک و کابرایەکی ئاوا تەلەڤیزیۆنێکی بە دیارەدان ساعتێکیان وەڵی ئەم حیزبە ئیسلامیانە موچیان داوە بە کەسکاری شتەهیدی پارتیەکێتی وەڵی تاکە دیفاعیان لە خەڵک کردووە وەڵی هاوکاری دەستگیرێن خەڵکەکەن دامایی خەڵک بە ئێمەستانەکەن هاوکاری خەڵکەکەن بۆ حەقنەوەی بۆ وجدانمان نەبێت بۆچی یعنی تۆ ئەم تەلەڤیزیۆنە ئەوەی کە خواتی خۆگاسۆ بۆچی کاتێک کاڵبژاردن نییە یعنی ئەم هەموو شتانە دیارە مەسەڵەن لایەنێکی وەکو کۆمەڵی دادگەری ئەو هەموو شتانی کە باست کرد بەڵام بۆچی کاتێک کە کاتی هەڵبژاردن دێت ینی خەڵک ئەم شتانی لە بەرچاو نییە کە هەر لەبەر ژیانی خۆی دێتەوە دووبارە ئەو دەسەڵاتدارانە هەڵدەبژێرێتەوە کاک حاجیان شتێ بە برای خۆم بڵم وەڵڵاهی دووری لە خوایە یەکەم ومن بۆ خوا پیاوەتی داری بەڵام حەمد و سەنا بەخوا لە فەزلی خوا خۆم بە دیندارەدان بەس کە بۆی کە وەحتی خۆم نەکەم ئەمە دووری لە خوایەت دوو بێویژدانیە کە ئینسان ئەگەر هەر ئەوەی کە دووریش بێ لە خوا وەکوتن ئینسانێتی هەبێ وەڵی حەق و نەحەقە بینێ بەبێ دینی ڕاستە وەڵی ئەبینێ چێ خزمەتی کردووە چێتی کردووە چێتی کاگاسۆ تۆ پێت وانییە ئەوەی کە خەڵک ئەم حەق و ناحەقە نابینێت خی گەورە ئەم غەزەبەی بۆ نردوین کە ئاوامان لێکم حکومڕانی ئەم دەسەڵاتە وەڵی قابیلمانە مەحمەساوی مەقسێکم چونکە من بۆ خۆم وتەخۆرم حاجیگیان لە حەڤەی شوبات بە دواوە خۆپشاندان و چێشمە چێشم ئەمانەوە دەبێت بڕوخێ بۆبەتم خۆ کاتە زیە بوو با گۆڕانکاری کرا من دەکەڵام گۆڕانکاری کرد بەڵام حکوومەتەکەی بەرەم ساڵح کە بەیەکێتی خۆی باشە پلیشیان دێدا بۆ خۆیان باشترین حکوومەت بوو کەسم نەبینیوە مەحتی بکە مامۆستاکە سوێن بەخوا باشترین حکوومەتی و لە هەمیان ساجی عقاسبەی زەواتکاربی ئێستا ئەو برادری جاڵەیە بە تەنکەرە ئاواجاڵێ بێ ئەوانە کردی خۆ پیاوە کردی ئەو کاتە کردی ئێمە خۆمان سەیدە قسەکەی جەنابێت ئێمە سوپاسی خوامان نەکردە سەری ئەوە ئەمەسمان بەسەرات ئێستا بەڵشتین بە 1500 ناوێ بڵێن پورە زۆر چاکەت وەرە بەم چلێ هاینە کارەبانیە 90 بە 270,000 مامۆستا هاتومان بەسەرات بێزستان ببێتە چەند وەڵی ترەوە بۆ 2 ملیۆن مامۆستاکان دڵنیا بەدەستێتە 2 ملیۆنی بە دڵنیاییەوە ڕاستە بەرە زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ کاک ئاسۆ لە چەمچماڵەوە لەگەڵمانەوە وەڵا ئازان و خۆشەویستان هاتینە کۆتایی بەرنامەی دوانگەی خەڵک تا بەرنمەیەکی دیکە و تا تەورێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ